لە دوای ئەوەی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا وەکو قەیرانێکی جیهانی دەرکەوت، وڵاتان بۆ ڕوبەڕووبوونەوەی بەرنامە و بارینە ئاساییان ڕاگەیاند. بە دیاریکردنی بودجە و بەرنامەی کردەیی هەوڵیان داوە باری سەرشانی هاوڵاتیان سووک بکەن و بۆ تێپەڕاندنی هەمەلایەنی قۆناغەکە بڕیاری ڕۆشن و کردەییان پێشکەش کردووە. کاتێ وڵاتان بەرنامی بارینە ئاسایی بۆ کەیسی کۆرۆنا ڕادەگەێنن، تەنیا بیر لەلایەنی ئەمنی بابەتەکە ناکەنەوە، بەڵکو بە پشتیوانی تەواوی سێکتەرە ئابوووریەکان و ئاسانکاری تەواو بۆ هاوڵاتیان و پێدان و بگرە زیاترکردنی ئیمتیازاتەکانیان، جۆرێک لە متمانە دەدەنە هاوڵاتیان کە دڵنیابن لە بژێوی و داهاتویان، باوەکو ماوەی تێپەڕاندنی قەیرانەکەش کاتی زیاتری بوێت. قەیرانی کۆرۆنا لە سەردەمی نوێدا بێهێزی سیستمی ئابووری جیهانی بە گشتی وڵاتانی جیهانی سێمی دەرخست کە زۆربەی کۆمپانیاکانی بردووەتە کەناری شکستهێنان و مایەپوچیەوە. بۆیە حکومەتەکان بە پشبەستن بە سیستەمی بانکی ناوەندی و پاشەکەوتیان لە دراوی گرانبەهادا سوود لە بودجەی فریاگوزاری وەردەگرن بۆ ڕزگارکردنی ئەو کەرت و سێکتەرە ئابووریانەی کە ڕەهەندی ئاسایشی ئابووریان هەیە بۆ وڵاتەکانیان. بۆ نمونە بەهۆی قەیرانی دابەزینی نرخی نەوت و مەترسیەکانی کۆرۆنا بۆ سەر بازاڕی بۆرسەی وۆڵ ستریت لە نیویۆرک، وەزارەتی خەزێنە و بانکی ناوەندی ئەمریکا بە تەرخانکردنی گوژمەیەک هەوڵیاندا جۆرێک لە متمانە بگێڕنەوە بۆ بازاڕ. زۆربەی وڵاتان بۆ پاراستنی کۆمپانیاکانی بازرگانی و فڕۆکەوانی و دابینکردنی خواردەمەنی و دەرمان لە بودجەی فریاگوزاری سوود وەردەگرن. سەرڕای ئەوەش جۆرێک لە کۆمپانیاکان لە مایەپوچی نزیک بوونەتەوە. کاتێ بەراورد لە نێوان ڕاگەیاندنی بارینە ئاسایی هەرێمی کوردستان و وڵاتانی تردا دەکەین، زۆر پرسیاری بێوەڵام و حاڵەتی ناشەفافمان بۆ دەردەکەوێت. حکوومەت هیچ بودجەیەک بۆ بارینە ئاسایی ڕاناگەێنێت. لە هەمان کاتدا داوا لە وەبەرهێنەرانی کەرتی تایبەت دەکات کە لەگەڵ کرێنشینانی موڵکەکانیاندا پێکەوە قورسایی زیانەکان بخەنە سەر شانیان. لێرەدا حکومەت تەنیا ئامۆژگاری دەکات و بۆ خۆی هیچ باج و گومرگێک لەسەر هاوڵاتیان سوگ ناکات. بە تایبەتی لەم کاتەی باری سەرشانی هاوڵاتیان قورستر بووە و جۆرێک لە شڵەژان لە کۆمەڵگادا دروست بووە. کوا هەنگاوی حکومەت بۆ کەمکردنەوەی گومرگی سەر کاڵا بنەڕەتیە خۆراکیەکان کە لە دەرەوەی وڵاتەوە هاوردە دەکرێن. کوا کەمکردنەوەی وەرگرتنی پارەی ئاو کارەبا و خۆڵ و خاشاک و کۆی خزمەت گوزاریەکان. ئایا لەم قەیرانەدا هەر دەبێت کەرتی تایبەت و سەرمایەداران هەنگاوی ئەرێنی هەڵگرن و حکومەت شانی خۆی لەژێر باری دۆخە تایبەتەکە خاڵی بکات؟ بەگشتی بەرنامەی حکومەت بۆ زیان لێکەوتوانی ئەم قەیرانە چییە؟ ئایا وڵاتان کاتێ باج و گومرگ وەردەگرن و دەیکەنە داهاتی نیشتیمانی بۆ ئەوە نییە کە بۆ بەرژەوەندی گشتی خەرجی بکەنەوە؟ لێرەدا ڕۆڵی حکومەتی هەرێمی کوردستان چییە؟ کاتێ هاوڵاتیان دەپرسن کوا داهاتی فرۆشتنی نەوت و غاز و خاڵە سنووریەکان؟ ئەمانە پرسیار و دروشمی سیاسی نین، بەڵکو حەقیقەتن و بە ناشەفافی وەڵامیان دەدرێتەوە کە برینەکان قوڵتر و قەیرانەکان ئاڵۆزتر دەکات.